بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 71. پرسیاری 35 سێگۆشەیەکی ڕێک درێژی لایەکی بریتە لە 1.6 سانتیمەتر. سێگۆشەی ڕێک واتە هەموو لایەکانی وەکو یەکە، گۆشەکانیشی وەکو یەکە. ئەوە سێگۆشە. پاشان چم هەیە 4 گۆشەیەک کە درێژی لایەکی بریتە لە 1.2 سانتیمەتر. واتە سێگۆشەکم هەیە لەگەڵ 4 گۆشەک. بڕێک بنووسە بۆ چێوەی هەر یەکێکیان. چی دەڵێ دەربارەی ئەو دوو چێوەیە؟ تەنیا بڕێک بنووسم بۆ چێوەی هەردووک سێگۆشەکە. ئەو سێگۆشە درێژی لایەکی 1.6 ئەو لایەش هەر 1.6 ئەو لایەش هەر 1.6 سانتیمەتر. 4 گۆشەکەش درێژی لایەکی 1.2 واتە هەموو لایەکان هەر 4 لایەکانی 1.2. ئێستا چێوەی سێگۆشە واتە سەرجەمی هەر سێ لایەکانی دەبی کۆ بکەمەوە، یان 1.6 دەینم جارانی سێی دەکەم، ئەنجامەکەی یەکسان دەبی بە 4.8 سانتیمەتر. چێوەی سێ گۆشەکە. چێوەی 4 گۆشەکە 1.2 دەینم جارانی 4 دەکەم چونکە 4 لای هەیە، ئەویش هەردەکە 4.8 سانتیمەتر، واتە چێوەکەیان یەکسانە. چێوەی ئەو دوو شێوەیە سێ گۆشە و 4 گۆشە ئەگەر هاتو ئەو پێوەرانەیان هەبوو چێوەکەیان وەکو یەکە، یەکسانە. پرسیاری 36 6 لای ڕێک. ئەو 6 لای ڕێک هەموو لایەکانی وەکو یەکە. 6 لای ڕێک واتە ئەو لایە و ئەو لایە ئەو لایە ئەو لایە ئەو لایە هەمویان وەکو یەکن. لە هەمان کات گۆشەکانیش وەکو یەکن. ئەو گۆشەیە وەکو ئەو گۆشەیە پێوانەکەیان وەکو یەکە، یەکسانە. 6 گۆشە یەکسانیان هەیە. گۆڕاوێک بەکاربینە بۆ نووسینی بڕێکی جەبری کە سەرجەمی گۆشەکانی 6 لای ڕێک بنوێنێ. کاتە ئەمن بڕێکی جەبری دەنووسم کە سەرجەمی هەموو گۆشەکان بنوێنێ، واتە گۆڕاوێک دادەنێم بە هەوەسی خۆم پیتێک هەرچ پیت بوو. لێرە ئەمن ئەو 6 لایم هەیە و بڕەکەی ئێستا دەنووسم. دەنووسم 6 بۆ وێنە جاران 6 جاران پیتی هەر پیتێک بی گۆشە 6 جاران پیتی گێ. ئەوەی ڕاستی بی ئەو جارانەش پێویست ناکە، تەنیا بنووسم 6 گێ بەسە. ئەوە بڕەکەم نووسی. ئەوە تەواو بڕەکەم نووسی. پاشان بەهای ئەو سەرجەمە چەندە ئەگەر زانیت کە پێوانە یەک گۆشە 120 پلەیە. ئێستا چونکە زانیم هەر یەک یەکسانە بە 120 6 دەینم جاران دەکەم لەگەڵ 120. 6 جاران 120 6 جاران 2 12 6 جاران 1 6 1 7 هەموو گۆشەکان 720 پلەیە. هەموو ئەو گۆشانەی کە ئەو 6 لایە هەیتی سەرجەمی هەمویان 720 پلەیە. ئەوە تەواو. پرسیاری 37
ئەگەر هاتوو درێژی لایەکی 6 لای ڕێکت بە، ئەگەر هاتوو درێژی 1 لای ئەوەندە بوو، ئایا چێوەکەی چەند دەبێت؟ تەنیا بڕەکەی دەنووس. واتە ئەگەر 1 لای لێرە هەتا ئێرە، 3 کۆ 4 لێرە هەتا ئێرە، 3 کۆ 4 لێرە هەتا ئێرە، هەمویان دەبی ئەمن کۆ بکەمەوە 6 جار، یان دەینم یەکسەر 6 دەینم، لێچی دەدەم لەگەڵ 3 کۆ 4 لە مابەینی کەوانەی. ئەگەر بمەوێ ئەو کەوانەی بکەمەوە، 6 جاران 3 18 پیتی لێ کۆ 24. بەڵام لەوەی زیاتر ناتوانم بڕۆم، چونکە نازانم پیتی لێ یەکسانە بەچەند. تەنیا بڕەکەم نووسی بۆ چێوەی 6 لای ڕێک. پرسیاری 38. شەماڵ مانگانە هێندێکی نەگۆڕ کە 360,000 دینارە وەردەگری. هەموو مانجێ 360,000 دینار وەردەگری شەماڵ. سەرباری 3,000یش وەردەگری بەرامبەر هەر کاژێرەك کە ئیش دەکا، کە کار دەکا. واتە 360 کۆ 3 بۆ هەر کاژێرەك. مانجی ڕابردوو چەند کاژێر ئیشی کرد نازانین، کاژێر ئیشی کرد. ئەو بڕە جەبریە چییە کە دەستکەوتی دەنوێنێ لە مانجی ڕابردوو؟ تەنیا یەکەم جار تەنیا بڕەکەی دەنووسم. تەنیا بڕەکەی دەنووسم، کەواتە 360,000 ئەوە هەر بەخۆی وەردەگری، مانجێ 3,000ش وەردەگری بۆ هەر یەک واتە یەک کاژێر. ئەوە بڕەکەم نووسی ئەوهایە. پاشان زانیاری زیاترم هەیە. ئەگەر هاتوو مانجی ڕابردوو 75 کاژێر ئیشی کردبوو، ئایا هێندی ئەو پارەیە هەمووی واتە بەهای ئەو بڕا دەکاتە چەند؟ لە جیاتی دانان پیتی لا دەبەم و لە جیاتی دەنووسم 75. هەمان بڕە 360 وەکو خۆی، 3 وەکو خۆی، بەڵام لە جیاتی پیتی 75 لە هەنگاوی 3ەم لێرە 3 جارانی 75 دەکەم جارێ، نابی 360 کۆ بکەمەوە لەگەڵ 3 ڕێزیەتی کردارەکان دەبی بپارێزم یەکەم شت لێکدان. 3 جاران 75 دەکا 225. لە هەنگاوی چارەم 360 کۆ دەکەمەوە لەگەڵ 225 دەکاتە 585. زۆر گرنگە بنووسم 1000 دینار. پرسیاری 39. هەڵا لەکوێیە؟ ئامانج لە لێکدانی 3 لە ئەو بڕی 5 پیتی مەتواند و کۆ 4 بەو شێوەیە ئەنجامیدا. ئەو هانووسی 3 جاران زۆر ڕاستە 5 مەتواند و کۆ 4. پاشان بەهۆی بەشینەوە 3 هینا لێچیدا لەگەڵ ڕادەی یەکەم، 3 جاران 5 کردیە 15. پاشان دەبی ئەو پیتەوەکو خۆی بنووسرێتەوە مەتواند و لێرە نووسیتی مەتوان 6 کەواتە هەڵەیە، ئەو 3 لێک نادرێ لەگەڵ ئەو 2 نابی بە 6 کەواتە نابی بنووسین 6، دەبی بنووسین 2 هەروەکو خۆی، پیتەکە بەخۆی و هێمای بەخۆی و توانەکەی. لە بڕی دووەم 3 دەینین، لێک دەدەین لەگەڵ 4 زۆر ڕاستە یەکسانە بە 12. کەواتە تەنیا لێرە هەڵی کردیە دەبووە بینووسی بە تواندوو. وەڵامە دروستەکە تواندووە. پرسیاری 40. ئایا دەتوانی بەهایەک بۆ گۆڕاوی س ببینیەوە ئەگەر چێوەی شێوەکە بریتی بوو لە 35 یەکەی درێژی؟ یەکەی درێژی یەکەمانای چییە؟
واتە کێشە نییە ئەگەر سانتیمەتر بوو، ئەگەر مەتر بوو، ئەگەر ملیمەتر بوو، ئەگەر دەسیمەتر بوو، هەرچ بوو یەکەیەکی درێژی نانووسین هیچ. زۆر زۆر ئاسانە. چێوە هەمیشە دەکا سەرجەمی لایەکانی. ئەو لایە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو لایە، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو لایە، کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو لایە. هەر لایە لە دوو ڕادە پێکاتیا، ڕادا لە یەک چووەکان لەگەڵ یەک کۆ دەکەمەوە، واتە دوو س کۆی دەکەمەوە لەگەڵ دوو س، کۆی دەکەمەوە لەگەڵ چوار س، کۆی دەکەمەوە لەگەڵ دوو س، هەمووی دەکاتە دە دانا پیتی س. چونکە دوو و دوو چار، چار و دوو شەش، شەش و چواریش دە. ئێستا لێرە یەک کۆ دەکەمەوە لەگەڵ یەک، لەگەڵ یەک، لەگەڵ دوو، یەک و یەک دوو، سێ، لەگەڵ دووش کردیە پێنج. ئێستا هەمووی ئەو بڕانم کە کۆ کردەوە سەرجەمەکەی، واتە لە هەمان کات یەکسانە بە چێوە. ئێستا لە خۆم دەپرسم چ ژمارەك ئەگەر جارانی دەی بکەم پاشان کۆی بکەمەوە لەگەڵ پێنج یەکسان دەبی بە 35. زۆر زۆر ئاسانە، زۆر زۆر ڕێگە هەیە. یەک لەوانە خەمڵاندن، واتە پیتی لا دەبم دەنووسم بۆ وێنە یەک. دە جاران یەک دەکات دە، کۆ پێنج یەکسانە بە 15، 15 یەکسان نییە بە 35 کەواتە یەک هەڵەیە. ئەو جارەی دووی دادەنێم، دە جاران دوو یەکسانە بە 20، 20 کۆ پێنج یەکسانە بە 25، 25 یەکسان نییە بە 35 کەواتە دووش هەڵەیە. ئەو جارەی لە جیاتی پیتی سێی دادەنێم، دە جاران سێ کۆی دەکەمەوە لەگەڵ پێنج، دە جاران سێ یەکسانە بە 30، کۆی بکەمەوە لەگەڵ پێنج یەکسانە بە 35، لە لای چەپیش 35م هەبوو کەواتە 35 یەکسانە بە 35 کەواتە شیکاری هاوکێشەکە پیتی س یەکسانە بە سێ، پیتی س یەکسانە بە سێ. ئەوە بەهای پیتی سم دیتەوە بۆ ئەوەی ئەو هاوکێشە هاو سەنگ بی. ئەو پرسیارە زۆر گرنگە، زۆریش ئاسانە. پێدا چوونەوە بگۆڕە. پرسیاری 41 315 سانتیمەتر دەبی بیکەمە مەتر. لە کاتی گۆڕینی سانتیمەتر لۆمەتر ئەو ژمارەی هەما دابەشی دەکەم لەگەڵ 100. لە کاتی دابەشکردن لەگەڵ 100 چونکە 100 دوو سفری هەیە کەواتە دەبی دوو خانەم هەبی لە لای ڕاستی فاریزە. ئەو ژمارەی خۆم دەینووسمەوە، ئەوجە دوو خانەشم دەبی هەبی لە لای ڕاستی فاریزە. فاریزەکەی لێرە دادنێ. 3 فاریزە 2 لیتری بکەمە ملی لیتر. لە کاتی گۆڕین ئەو ژمارەی لێک دەدەم لەگەڵ 1000 چونکە لیتر 1000 ملی لیترە. لە کاتی لێکدان لەگەڵ 1000 چونکە 1000 سێ سفری هەیە، فاریزەکەی هەمە دەچیتە لای ڕاست بە سێ خانە یان بە سێ هەنگاو یان بە سێ ڕەنووس. بەڵام لێرە ئەمن سێ هەنگاوم نییە، بە خۆم دەبی یەک هەنگاوم هەیە، دووی دیکەش دانێم. ئەو جەفاریزە بژمێرم هەنگاوەکان 1 2 3 ئەو جەفاریزەکەی دانێم، واتە ژمارەکە دەبیتە 3 2 0 0 3200 ملی لیتر. پرسیاری 43 تەنم هەیە دەیکەمە کیلۆگرام، واتە دەبی ئەو ژمارەی هەما لێکی دەم لەگەڵ 1000. لە کاتی لێکدان لەگەڵ 1000 ئەو فاریزە دەچیتە لای ڕاست بە سێ خانە. ئەمن تەنیا دوو خانم هەیە، یەک خانەی دی بە خۆم دەبی دروستکەم هەتا ببیتە سێ خانە، ژمارەکە دەکاتە 120 کیلۆگرام. بچووکترین چەندجارەی هاوبەش دیاری بکە. پرسیاری 44 چونکە 16 و 16 یەکسانە بە 32 کەواتە 32 بچووکترین چەندجارەی هاوبەشە، واتە لە هەمان کات دابەش دەبی بەسەر 16
بە بێ ماوە و دابش دەبی بەسەر 32 بە بێ ماوە. ئەوە بچووکترین چەندجارەی هاوبەشە. ژمارەکە هەرگیز بچووکتر نییە لە گەورەترین ژمارە، واتە یان 32 یان گەورەترە لە 32. هیچ کات بچووکتر نییە لە گەورەترین ژمارە. لێرە تۆزەک ڕەنگە ئاسان نەبی، ڕێیەک هەیە، ڕێی وەکو ڕێی کتێبەکەی نییە، ئەمن بە ڕێشکە شیکار دەکەم، هەز دەکەم ئاسانە، ئێستا ڕوونی دەکەمەوە بزانم بچووکترین چەندجارەی هاوبەش لۆ ئەو سێ ژمارەی چەندە. هەر سێکیان دەنووسمەوە 18 27 36. ئێستا گەورەترین کۆڵکە کە بتوانم وەری بگرم هەر سێ ژمارەکان دابش بکرێن بەسەری وەردەگرم، ئەگەر نەمزانی کۆڵکەچی گچکە وەردەگرم، هیچ کێشە نییە. کاتە ئەمن 9 وەرگرت، هەر سێکیان دابش دەکەم بەسەر 9، 36 دەبیتە 4، 27 دەکاتە 3، 18 دابش 9 یەکسان دەبی بە 2. ئێستا 2 3 و 4 هەیە، دابەشی 2 دەکەم هەر سێکیان، 4 دابش 2 2 3 چونکە دابەشی 2 ناکرێ وەکو خۆی دەینووسمەوە، 2 دابش 2 دەبیتە 1. ئێستا تەواو کە بووە 1 ئیدی دەبی ڕاوەستم ئەو 2 چیتکە دەستکاری ناکەم. لێرە ماوە 3 و 2 دیسان دابەشی 2 دەکەم، ئەو 2 کە دەبیتە 1، 3 کە هێشتاش هەروەکو خۆی دەنووسرێتەوە، ئەو جە لە هەنگاوی پاشی ئەو دابەشی 3 دەکەم، 3 کەش بوو بە 1، هەر سێکیان بوونە 1. ئێستا زۆر باشە. ئێستا دەینم ئەو ژمارانە لێک دەدام، 9 جاران 2 18 و 2 جاران 3 6، 18 جاران 6 کردیا 108. کەواتە 108 دابش دەبی بەسەر 36 بەسەر 27 و بەسەر 18. بچووکترین چەندجارەی هاوبەش لۆ ئەو سێ ژمارەی زۆر ئاسانە، ژمارە 20. 20 دابش دەبی بەسەر 20 بەسەر 5 و بەسەر 4. زۆر ئاسانە. بەهای بڕەکە ببینەوە بە پێی بەهای گۆڕاوەکە، ئەو بڕەم هەیە لە جیاتی دەچم لە جیاتی پیتەکەی ژمارە 4 دادەنێم بزانم چ ڕوو دەدا. بڕەکەم وەکو خۆی نووسیەوە، پاشان لە جیاتی ئەو پیتەی ژمارە 4م دانا، ژمارە 4 لە جیاتی پیتەکە. بێگومان لە کاتی دانانی ژمارە لە جیاتی دانان دەبی ئەمن بە خۆم هێمایی لێکتان دروستکەم، چونکە لێرە نییە پێویستی نەکرد، چونکە لێرە ژمارە وە پیت، بەڵام کە بووە ژمارە ناچارم دانێم دەنا زۆر هەڵەیە. ڕێزیەتی کردارەکان یەکەم جار توانەکەی ئەنجام دەدەم، سەیەکەی وەکو خۆی دەنووسمەوە، 4 توان 2 واتە 4 جاران 4 یەکسانە بە 16. لێرەش 4 و نیوی جارانی 4 دەکەم کردیا 18. چونکە سفر لە لای ڕاستی فاریزەی هەیە، پێویست ناکە فاریزە و سفرەکەی بنووسم 18 بەسە. لێرەش 3 جاران 16 دەکەم یەکسان بوو بە 48. ئێستا 48 و 18 کۆبکەوە خوێندکاری ژیر، بەهایەکەت بەدەست دەکەوی، بەهای بڕەکە من پێویست ناکە کۆبکەمەوە هەتا کاتم زۆر پێویست نەبی. بێمە لای ئەو پرسیارەش 48، ئەوەش بە هەمان شت زۆر ئاسانە، تەنیا لە جیاتی پیتی دەنووسم 7، لە جیاتی پیتی دەنووسم 3 بزانم چ ڕوو دەدا. بۆ وێنە لێرە 3 جاران 7 یەکسانە بە 21 کۆ، 4 جاران 3 چونکە پیتی 3 یەکسانە بە 12 کۆ، 7 توان 2 یەکسانە بە 49 کەم 1 وەکو خۆی دەنووسرێتەوە. ئەو جە پاشان تەنیا کۆکردنەوە و لێ دەرکردنە. یەکەم جار 21 کۆبکەوە لەگەڵ 12، ئەو جە کۆی بکەوە لەگەڵ 49 لە پاشان یەکیشی لێ دەرکە.
پرسیاری 49 بڕی جەبری گونجاو بۆ ڕستەی خوارەوە کامەیە. ئەو پرسیارە گرنگە هەتا ڕادەیەک. پێش ئەوەی تەمەشای هەڵبژاردەکان کەم بەخۆم تەنیا ئەو پرسیارەی بخینەوە و بەخۆت وەڵامەکەی بنووسە، زۆر زۆر ئاسانترە. سێ ئەوەندەی واتە سێ جاران، سێ ئەوەندەی. چونکە جێم لە وشەی کۆی کەواتە یەکسەر کۆ، یەکسەر فاریزەی دادەن ببورن کەوانەی دادەنێ. ژمارەیەک کۆ حەفت. ئەو دوای دەچم تەمەشا دەکەم زام کامە لەو بڕانەبەیی من دەچی، چونکە ئەوان پیتی سیان بەکارهێنایە. ئەم نیش لێرە ئەکەیلا دەبەم دەیکەمە هیچ کێشە نییە. پیتی کۆ حەفت. ئێستا کامە وەکو ئەوەی ئەمن نووسیتم، ئەوە کۆ حەفت. هەتا ئەگەر حەفت کۆ بە هیچ کێشە نەبوو، لەبەر ئەوە هەڵەیە، ئەوە سێ ئەوەندەی ژمارەیە کۆ حەفت. چونکە کۆی یەکسەر هات دەبی کۆی واتە یەکسەر ئەمن دەبی ئەو دوو کەوانەی دانێن. بەڵام ئەگەر سێ ئەوەندەی یەکسەر وشەی ژمارەیەک هات ئەوە ڕاستە، بەڵام وشەی کۆی هات ئەوە ڕاستە، ئەوە ڕاستە. پاشان ئەو دوانە وەکو یەکن، ئەوە و ئەوە هیچ کێشە نییە، کەواتە یەکسەر دەبی بزانم هەردووچیان هەڵەنە. چونکە حەفت کۆ سێ کۆ حەفت یەک شتە، کەواتە یەکسەر دەبی بزانم ئەو دووە هەڵەیە، چونکە تەنیا ئەمن یەک وەڵامی هەڵدەبژێرم. کەواتە ئەو کات دەبا بمزانی بە ئایا ئەوە ڕاستە یان ئەوە ڕاستە. بێگومان زۆر ئاسانیش نییە ئەو پرسیارە بزانم کامە ڕاستە، بەڵام ڕێسایەک هەیە، ئەویش ئەوەیە سێ ئەوەندەی یەکسەر سێ جاران، چونکە وشەی کۆی دێ هەمیشە کەوانەی دانێ. ئەوجا ژمارەیەک کۆ حەفت یان حەفت کۆ ژمارەیەک کێشە نییە. لێرە خوێندکاری ژیر هاتمە کۆتایی لاپەڕە 71 کە زۆر لاپەڕەکی گرنگە و زۆریش ئاسانە. تەنیا ڕەنگە دوهەمین پرسیار نەبی، دەنا لە جیاتی دانان و بچووکترین چەند جارەی هاوبەش زۆر ئاسانە. کۆکردنەوەی بڕی جەبری، لێکدانی بڕی جەبری لەگەڵ ژمارەیەک زۆر ئاسانە و نووسینی بڕی جەبری لۆ ئەو جۆرە پرسیارانە وەکو پرسیاری 38 ئەویش هەر دەبی ئاسان بی. هەتا وانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ ڕەنگە بابەتەکی نوێ هەر بژی.